پیرۆکە زمانە وەی دایس خوابەدی ناسێ یار چای دەواخە یوختار وەخت دایس خوابەدای پۆختای فێسبوک دە پروپایل تەسویردیم تۆر کردی دی پشتۆریانیم دەغەم غەزلی ڕاڕەوانی دی خەیر دی سیکسا داش کسەوی خوبەنە ئەندوالە دە پروپایل خبری مەکەوە ئەزما زڵە نەدی دا پە ئۆرس وەزەلی دی جێڕە نازوانیەکە یاغا بەسەرە زڵمە غواریش دنەخونگێر پە چاکودان ئەلالکە بەسەوە کەمە یارە بەدا شێکێمە پۆختە کە داغە ماسێ وا داژبند خوند نەڕاکەی چیری بکەم زای شێکێ تەمای زیادای ڕەوەشێک ماوە عەبدوڕەحمان بایی پەمەرەکە وەرس و دروێ غواړم ئەوە یارە پەمەرەکە نەکیژی مەرەکە پسپرێژدە واتی نەکیژی یارە خۆشتانە بیسە پەنجاپیان خونەگی پەمەرەکە بە وەرس کە داغەی نەدە مەرەکە بەوتە داهەن یارە عەبدوڕەحمان زوانم تا یاردی پەمەرەکە بە وەرس و مەرەکە بۆشتەوە کە دروە بێ غواړ یارە تەدا زای مازراوەشە چیرا شێکێ ئەوەم نەکیژی مام نەکیژی پەمەرەکە بەندێ باس دەی بیاوەی نەکیژی سەرەکەم سەڵەیە پەخدای مشت وەختە زڵە ئاوایە مژدیان دوالانیو یارە چتم مەجبورەکەیە نۆدادی دەکتەوە بۆ وایەمەتی مێم دە زڵان دوالانیە سنە کە سەنگە عەبدوڕەحمان بەیی شراپەت کاکۆ پرزووی بەندیا شێکێمە دە شراپەت کاکۆ پرزووی بەندیا شێکێ دە گلاس پرداغەزای کشێژدە وەلارسە بێ جزما کۆچێ لاڵمە یارە تۆ نەخریە کەسەم بە خودای بێ شەرمە خەلک دی ئەوەی وێ پسواخستی ئەوەیان دوان لەدا تا ترتە گوەرە دادە ماشرێ گەندەگی دەدادە ماشرێ تەبایی کیە دادە جە ماشرێ سەسپەکێ دەڵغواړی دا ئیستەکە شەس چولاڕی وەلا شەخەوە دادا باید دا مەشرا دەدەی سەپاسی شوچ پسوا دەخستی دای لە کەوا دادی خدای خوار نەکی ئەشێکێمەوە زۆرت بەغواریش دەنەخونگێر بە چاکوزان شێکێ دەنەخونگێر بە چاکوزان دەسەم دەمزان